لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 280 سال لوانا كاين تفسير القرآن بيروز بيم وخزمتان بس رزامن دي خواهي قول وهي وادان إيوه آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين تولوا منكم يوم التقى الجمعان إنما استزلهم الشيطان ببعض ما كسبوا ولقد عفى الله عنهم إن الله غفور حليم. بەڵێ خۆشەویستان وەکو لەوانەی ڕابردووش کەمێک لە خزمەت ئەواتەدا بووم. خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمێ بێگومان ئەوانەی کەوا تەوەلەو منکم کەوا تەوەلایان کرد لە ڕۆژی یوم التقى الجمعان ئەو ڕۆژێکەوە ئەو دوو جەمعی مسلمان جەمعی کافران هاتنە بەرامبەر یەکتری ئەوانەی کەوا هەڵاتن بە سەبەبی چ بوو؟ خوای گەورە فەرمێ ئینەما لە بۆ حەسرە کەواتە بە سەبەبی هیچ نەبوو تەنها ئەوە نەبی. استزلهم الشيطان ببعض ما كسبوا. استزلهم سيني طلبة وتطلب الشيطان زلتهم. الشيطان ويستي زليان بيبا بسبب ببعض ما كسب باء كسببية بسبب هندق لجناها كانيا بسبب هندق لجناها كانيا خوي جورد فرمي بسبب هندق لجناها كان الشيطان ويستي زليان بيبا كواتا هلاتنيان لو روجي لأحد ئەوە زەلە بوو شەیتان ویستی ئەو زەلەیان پێ بە بەڵام کوو زەفەری پێبردن بە سەبەبی هەندێک لە گوناحەکانیان کەواتە تەئسیری گوناح چەند زۆرە. سەلوێ لەسەر ئەو بابەتە ابن القیم ڕەحمەتی خوای لێ دەفەرمی كانت أعمالهم جندا عليهم. کردەوەکانی خۆیان بووە بە مەقسەد لە گوناحەکان بووە جوندیەک لە دژی ئەوان ازداد بها عدوهم قوة. سبحان الله. يعني گوناهەکانی خۆیان بووە جوندی لە دژی ئەوان لە بۆ دژمنانیان پێ بە قووەتر بوون بە سەبەبی گوناهی ئەوان. فإن الأعمال جند للعبد وجند عليه. کردەوەکانی بەندە یان جوندیە لە بۆوی یان جوندیە لە دژی وی. ولا بد للعبد في كل وقت من سرية من نفسه تهزمه أو تنصره. ئیتر دەفەرمی هەر بەندەیەک لە هەموو وەختێک ئەو کار و کردوانەی خۆی دەبیتە سریەیەک دەتە مەفرەزەیەک یان لە دژیتی یان لە بۆ ئەوە. فهو يمد عدوه بأعماله من حيث يظن أنه يقاتل بها. کەواتە بەو گوناهانەی کە بەندە دەیکا ئەوە دەبیتە مەدەدێک لە بۆ دوژمنەکەت کەوا زەفەرت پێ بە. سبحان الله. ويبعث إليه سرية تغزوه مع عدو من حيث يظن أنه يغزوه عدوه. سبحان الله. يعني أو أعمال أو كرد وخراباني كوا إنسان ديكا دبيت السرية ومفرزيك دينيري لبودش من كد الله ورا بسبب وي لسرم ظالبة. فأعمال العبد تسوقه قصرا إلى مقتضاها من الخير والشر والعبد لا يشعر أو يشعر ويتعامى. كواتا براستي كرد وكاني خومانا بەرەو خراپە یان بەرەو چاکەمان دەبا یان دەبتە جوندیەک و یارمەتیدەرێک ئەگەر ئینسانی مسلمان تاعەت بکە ئەو تاعەتانەی قەدەری خوای گەورەوە پاداشتی تاعەت لە دنیایش بێجگە لە پاداشتی قیامەت پاداشتی هەر تاعەتێک کە دەیکەی لە دنیا پاداشتەکەی خوای گەورە موفق دەکات لە بۆ تاعەتی گەورەتر. و سزای هەر گوناهێک کە بیکەی و تەوبەی لێ نەکەی دەبێتە مایەی ئەوەی کەوا گوناهی گەورەتری لەسەر بێ لە دوو بێ. ئیتر وەکو ابن القیم ڕەحمەتی خوای لێ بەتابەت لە ڕووبەڕووبوونەوەدا گوناهەکانی خۆتە دەبیتە جوندیەک لە بەردەستی دوژمنەکەت و بەهۆیەوە لەسەر زاڵ دەبی. زۆر مهمە بەڕاستی. لێیە وەکو ئەو حەقەتە دەفەرمێ فوضەیلی کوڕ عیاض دەڵێتن إذا لم تقدر على قيام الليل وصيام النهار ئەگەر نەتوانی شەو نوێژ بکەی و بە ڕۆژی بی فاعلم أنك محروم قد كثرت خطاياك. بزانە ئەتوو مەحرومی بە سەبەبی ئەوەی کە گوناهەکان زۆرە لێ موفق نابی لە بۆ شەو نوێژ لە بۆ ڕۆژبوونی سنت. حەسەنی بەسڕی خوای لێ ڕازی دەفەرمی
إن الرجل لا يحرم قيام الليل بذنب وقع منه. زۆر زاران پیاو یاخود مسلمان بەگشتی بە پیاو ئافرەتەوە مەحروم دەبی لە شەو نوێژ کەوا بە بەردەوامی دەکە، بەڵام دەبینی شەوێک هەڵناستیتەوە بە سەبەبی ئەو گوناهی کە کردیتی. سوفیانی ثەوری دەڵێ حرمت قيام الليل 5 أشهر، 5 مانگان نەمتوانین شەو نوێژ بکەم، بذنب واحد، بە گوناهێک کەوا کردم. قيل ما هو، ئەو گوناهە چ بوو کردت؟ قال رأيت رجلا يبكي، دیتم پیاوێک دەگریا، فقلت هذا مراء، دەڵێ ئەم نیش گوتم ئەو گریانە ڕیاییە دەیکا، دەڵێ بە سەبەبی ئەو قسەی کە کردم 5 مانگان نەمتوانین شەو نوێژ بکەم. کەواتە بەڕاستی گوناه و تاوان زۆر موسیبەتە. ئینسان هەر گوناهێک کرد زوو تەوبە و ئیستیغفار بکە، زوو تەوبە و ئیستیغفار بکە تاوەکو عاقبەتی گوناهەکەی ئەوها بەسەردا نەچێتەوە، گوناهی گەورەتری بەدوادانەی و مەحرومی نەکا لە تاعەت. وەکو لێرەشدا ئەو حقەتە باز دەکا، کەواتە ئەوانەی کەوە لەو ڕوبەڕووبوونەوەی نێوان ئەو دوو جەیشەی مسلمان و کافرەکان کە هەڵاتن لە مسلمانان بە سەبەبی ئەوەی بوو کە شەیطان توانی زەلەیان پێبا بە سەبەبی هەندێک لە گوناهەکانیان، بەڵام وەلەقەد عەفا الله عنهم، تأکید دەکاتەوە لە ئاەتکان پێشووتریش خوای گەورە سوبحانەه وتەعالە عینی بە هەمان شێوە وەلەقەد عەفا عنکم دەفەرمی لێوەندەر لێرەش دەفەرمێ وەلەقەد عەفا الله عنهم، خوا عەفویانی کرد. چکە ئەو گوتمان منافقەکان ئەوەی کەوا منافقی خاڵص بوون بە سەیەکی جەیشەکەی لەگەڵ عەبدوڵای کوڕی ئوبەی گەڕانەوە، ئەوانی کەماینەوە ئیماندارن بەڵام معصوم نین، گوناهیان کردێ بە سەبەبی گوناهەکانە تووشی ئەو مووقیفەش هاتن، تووشی ئەو مووقیفە خوا لێیان خۆش بوو. دیسان تأکید دەکات خوا لێیان خۆش بوو، کەواتە ئاگادار بین بە تایبەتی بەرامبەر بە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هیچ شێوەیەک زمانت نەگەڕێکەوە بە خراپ باسییان بکەی، عیبێکیان نەبێ. هەر ئەو سەحابانە نەخوای گەورە لە سوورەت الفەتح لەقەد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة، خوا لێیان ڕازی بوو کاتێکەوە بەیعەتیاندا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەیعەت الڕضوان. کەواتە ئاگادار بین بە هیچ شێوەیەک ئینسان زمانی نەگەڕێ بەرامبەر بە سەحابە ئیلا بە چاکە نەبی، ئیلا بە چاکە نەبی، چونکە بە ئیتفاقی ئەهلی سونە و جەماعە لە عەقیدەی ئەهلی سونە و جەماعەدا هەیە چاکترینی خەڵک کەوا بووینە هاوڵی پێغەمبەران سەحابەی پێغەمبەری مەبوون صلی الله عليه وسلم، چونکە پێغەمبەری صلی الله عليه وسلم خەیر و بڵێن گەورەترینی نەوەی ئادەم و گەورەترینی پێغەمبەرانە عەلەیهیم الصەلاة وەسەلام، و هەروها سەحابەکانیش چاکترینی سەحابە بووینە کەوا هەر پێغەمبەرێک مەجموعەیەک هاوڵی هەبووە، چاکترینی هاوڵین ئەو هاوڵان کەوا لە خزمەت پێغەمبەردا صلی الله عليه وسلم خوایان لێ ڕازی بێ، بەڵام بەشەریش بووینە بە سەبەبی هەندێک لە گوناهکانیە خوای گەورە دەفەرمی شەیطان زەلەی پێبردن لەو ڕۆژەدا هەڵاتن، بەڵام وەلەقەد عەفا الله عنهم، خوا لێیان خۆش بوو. إن الله غفور حليم، بێگومان الله سبحانه وتعالى غفورە، هەم ستری بەندەکەی دەکا هەم لێشی خۆش دەبی، حەلیمیشە لا يعاجله بالعقوبة، هەر گوناهێک کرد دەم و دەست خوای گەورە عقوبەی لۆ نانێری، لەبۆ هەموو کەسێک وایە خوای گەورە سبحانه وتعالى بەڵکو مهلەتی داتێ، مهلەتتا تاوەکو تەوبە بکە و بگەڕێتەوە. يا أيها الذين آمنوا لا تكونوا كالذين كفروا وقالوا لإخوانهم إذا ضربوا في الأرض أو كانوا غزا لو كانوا عندنا ما ماتوا وما قتلوا. أي كومري برواداران وەکو گوتمان هەر ئاتێش بە ئەو ئاتە هەر ئاتێکیش بەو سیغەیە دەست پێ بکە ئەی کۆمەڵی بڕواداران، کەواتە ئەوەی کەوا لە دوای دێ لەو فەرمانی کەوا لە دوای دێ جێبەجێکردنی لە پێداویستەکانی ئیمانە، نوقسانی لە جێبەجێکردنی بەڵگەیە لەسەر نوقسانی لە ئیمان. ئەی کۆمەڵی بڕواداران وەکو کەسانێکی کافر مەبن، وقالوا لإخوانهم ئەو کافرانەی کەوا بە برایەکانی خۆیان یان گوت إخوانهم لە نەسەب یان لە دین، والله أعلم وەکو زۆربەی مفەسرین دەفەرمون لە نەسەب و لە دین زیاتر مەبەستە، لە دین واتە ئەوە وەکو ئەو کافرانە مەبن کاتێکەوە برایانی خۆیانیان دەگوت لە کافران إذا ضربوا في الأرض أو كانوا غزة، کاتێکەوە کەسانێک لەوان بچوبان سەفەریان بکرد بە ضربوا في الأرض سەفەریان بکرد بە لۆ پێ ضربوا في الأرض بەروەی عادەتەن کەسی مسافر پێ لە سەعات دادەنێ وەکەئەنەمان لە عادیتدا کەواتە ضربوا في الأرض واتە تعبیرێکە لە بۆ ئەو بەکارهاتە کەسێکەوە بەسەر ڕووی زەویدا دەڕوا لەوەی کەوا سەفەر دەکەوزە لە بۆ تیجارەت و یاخود لە بۆ هەر مەبەستێشکە، ئەو کان و غوزەیان لە بۆ غەزا دەرچووبان یاخود لە بۆ شەڕ دەرچووبان، لەو کان و عیندەنا ما ماتوا وما قوتیلوا، ئەو کافرانە
بە برایەکانی خۆیانیان دەگوت کە هاوشێوەی ئەوانن ئەگەر دەرچووبان لە بۆ سەفەر یان دەرچووبان لە بۆ غەزا لە بۆ شەڕ لەو کانوا عندنا ما ماتوا وما قتلوا دەیانگو ئەگەر بێت و لای ئێمە بان بە قسەی ئێمەیان بکردبا نەدەمردن و نەدەشکوژران کەواتە عادەتەن ئەوەی لە بۆ سەفەر دەڕوا بە سەبەبی تیجارەت و بە هەر سەبەبێکی دیکە غەیری حەرب و غەیری شەڕکردن معڕەزە لۆ مردن طبعا لە خۆلەماری خۆشببیتن هەر دەمری بەڵام بە هەر حاڵ دەیانگۆ ئەوانەی کەوا دەرچووینە لە بۆ ضەرەبوا فی الأرض بە سەبەبی تیجارەت و هەر سەبەبێش کە سەفەریان کردیە مردنیان بەسەر هاتیە ئەوەی کەوا بە سەبەبی غەزوە و حەرب دەرچووە کوژرایە ئەگەر بەجێ ئێمەیان بکرد لای ئێمە بمابانەوە ما ماتوا وما قتلوا نەدەمردن نەدەشکوژران ليجعل الله ذلك حسرة في قلوبهم خوای گەورە فەرمی ئەوەش لامی عاقبەتە ئەوەی کە ئەوان دەیڵێن بابتە حەسرەتێک لە دڵیان بابێتە حەسرەتێک لە دڵیان ئەوەی ئەوان دەیڵێن بابتە حەسرەتێک لە دڵیان کەواتە بەڕاستی ئەوە قەولی کافرانە خوای گەورە فەرمی ئەنگۆش وەک کافران مەبن ئەگەر کەسێک لەوان دەربچی لە بۆ سەفەرێک یاخود بچیتن لە بۆ غەزوە و لە بۆ حەربێک بمریان بکوژرێ دەڵێ ئەگەر لا ئێمە با نەدەمرد و نەدەکوژرا خوای گەورە دەبا ئەو قسەی ئەوان ئەو ئیعتیقادی ئەوان ببتە حەسرەتێک لە دڵیان خۆزگە لێ نەگەڕابام خۆزگەوانە با خۆزگە نا دەبیتە حەسرەت لە دڵیان لێژ الله ذلك حسرة في قلوب هەندێک لە مفەسرین کەوای لێک دەنەوە بۆی کەوا کاتێک لە ئوحد مسلمانان دەرچووینەوە ئەوەی کەوا شەهید بووە و پاشانیش ئەوەی کە ڕوویدا ئیتر ئەو قسانە تەئسیر لە مسلمانان ناکا کەسانێکی منافق کەوا دەڵێن بابتە حەسرەت لە دڵیان بە هەر حاڵ ئەو ئیعتیقادە دەبیتە حەسرەت نەتیجەکەی لە دڵ و دەروونی ئینسان لێیە خوای گەورەش لە ئینسانی مسلمان ناوێ حەسرەت بچێشنە لە دنیا نە لە قیامەت بەڵکو بەرامبەر بە قەدەری خوای گەورە هەر شتێک هات بڵێ قدر الله وما شاء فعل خوا تەقدیری کرد بۆ ئەوی ویستیشی کردی والخەیر فيما وقع خێر لەوەی دایە کەوا ڕوویدا هەر خوا دەزانێت خێر لە چدایە ئیتر غەیری ئەو ئیعتیقادە ئەگەر بڵێ وانە با ئەوها دەبوو دەبی بە حەسرەتان خۆت بکوژی لێ خوای دەفەرمی ئەو ئیعتیقادەی وان ليجعل الله ذلك حسرة في قلوبهم ئەو ئیعتیقاد و ئەو بیر و باوەڕە سەقەتە دەبیتە حەسرەت لەناو دڵ و دەرونیان والله يحيي ويميت هەر خوایە هەر ئەڵڵایە سبحانه وتعالى دەژیێنی و دەمرێنی هەر ئەڵڵایە سبحانه وتعالى دەژیێنی و دەمرێنی کەواتە ژیان و مردن فقط لدەست خوایە سبحانه وتعالى وەکو لە ئایەتەکانی پێشتر ما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا کەواتە یەک لە ئەسبابەکان سری سەعادەت و خۆشی دڵ و دەرونی ئیمانداران لەوەیدا کەوا دەزانی هەموو لەدەست خوایە سبحانه وتعالى ئەویش بەندەی ئەو خوایە خۆی تەسلیمی ئەو خوای کرد ڕازیە بە قەدەری خوا ڕازیە بە شەرعی خوا لێ مرتاحە هیچ مشکلەی نییە بەڵام ئەوی کە بە حەسرەتان خۆی دەکوژێ کەواتە والله يحيي ويميت بەڕاستی سری سەعادەتی یەکە لە ئەسبابەکانی سری سەعادەتی مسلمانان و هەروە سری ئەوەشە کەوا مسلمان نابێ بترسێ ئاخر لە چ دەترسەی وەکو با بڵێن وەکو بە شێوەی شعر یەک لە شاعرەکانە ئەی یەومە من المەوت ئەفر یەومە لا قەدەر ئەم یەومە قەدەر چ ڕۆژێک ئەمن لە مردن هەڵبێم چ ڕۆژێک لە مردن هەڵبێم و بترسێم ئەو ڕۆژێکەوە تەقدیر کرایە یاخود ئەو ڕۆژێکە تەقدیر نەکرایە ئەو ڕۆژێکەوە تەقدیر کرایە ئەو ڕۆژێکە تەقدیر نەکرایە هیچ ترسی ناوێ ئەسڵن مردنی تێدانێ و ئەو ڕۆژێکە تەقدیر کرایە لا ينجي الحذر ئەو ڕۆژێکە تەقدیر کرایە ئەوە بە هیچ حەزەر بکەی و نەکەی تازە هاتیە و ناگەڕێتەوە کەواتە والله يحيي ويميت ئەو عەقیدەیە زۆر مهمە کە بڕوا دوایە کە الله سبحانه وتعالى دەژیێن و دەمرێنی نابتە حەسرەت لە دڵت بەڵکو مرتاحی وهروها ناترسي لبرو دزاني خود تسليمي خوای کردیه ایتر الخير فيما يقدره الله خير لو ذاك خوا تقديري کردیه ایتر براستي او عقيده توحيد كوا فعلا بيرو برواد با هموش تكن لدست الله سبحانه وتعالى هل او الله شاني پرستني هي بمعناي پرستن براستي سر سعادة انسانه والله بما تعملون بصير وبزن الله سبحانه وتعالى آقادار بويك واديكن والله بما تعملون بصير واتبينايا وآقادارة لو إذا دفنون أو كردواني كديكن دي بيني بصيرة وآقاداريشة سنك أويلنا ضلوا دلون شخواي قورة ديزاني لو دفرمون والله بما تعملون بصير واتآقادارة
دەیبینی و ئاگادار شە بە هەموو کاروکردەوەکانتان لە ضمنی وانش ئەعمالی قولوبکەوە لە ئینسانەکان بزرە. لە خوای گەورە دەپاڕێنەوە ئەو عەقیدە و بیر و باوەڕەی کە خوا ناردیتی لە ڕێگای قورئان و لەسەر زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم، خوای گەورە لەسەر ئەو عەقیدە بمانژێنی، لەسەر ئەو عەقیدە بمانمرێنی و لەسەر ئەو عەقیدە زیندیمان بکاتەوە و حەشرمان کە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم و یارانی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.